باشە ئازیزان خۆشەویستان لە فەیسبوک و هەم لە تیکتۆک هیوادارم کە زۆر باش بن ئەم شەو منیش بە بەشی خۆم ئاوا ڕێی خۆم و کۆمەڵی قسە باسەکەم. یەک دوو دەقیقە وەسین تاوەکو بەڕێزانێک کۆبنەوە ئەوەشی کە ئاگادای لایڤەکە نەبوو ئەتوانرێ دوایی گوێبیسی بێتەوە سەر لەنوێ ئەو بکات لێ بداتەوە. هەمووتان بەخێر بن خۆشەویستانی ئارام ئەحمەد، ڕێز و حورمەتم بۆ هەموو لایەکتان هەیە. هیوادارم کە زۆر باش بن، دوور بن لە دەرد و بەڵا. ئەرە وەڵا احتیماڵ بۆنە ڕێحانەیش ماڵەکەی تەنیوە بەڕاستی خۆشەویستانەها سێری کە لەمە بەس حەیفی ڕێحانە ڕەشە نییە. ڕێک ئەڵەی هینە ها لە کاتی خۆی بە مناڵی ئەچوون بۆ لای خزم و شت ئەها ژنە بە تەمەنەکان ماچیانە کردین بۆنی سوزانم ڕێحانە و بۆنی مێخەک و ئەو شتانیان لێ هات جاوەی تر بەیادی ئەو سەردەمانەوەی بەڕاستی. هەمووتان بەخێر بن خۆشەویستانی من، ڕێز و حورمەتم بۆتان هەیە بەڕێزان. ئەچینە ناو قسە باسەکان وردەوردا ئیتر بزانیتین بەچی ئەگەین و ڕائەکانی ئارام ئەحمەدیش چۆنە بێت. ئەگەر فریا بکەم دوو تەوەرە باسەکەم، ئەگەر فریاش نەکەوتم ئەوە تەوەریەک و هەڵەگین بۆ شەوێکی تر. لە چەکسووتانەکەی ئەشکۆتی جاسەنەوە دەست پێگەین خۆشەویستان کە دوێنێ بوو. لەوێەوە کۆمەڵێ قسە و باس ئەەکەین. هەڵبەتە ئەبێ هەموو لای بیزانێت کە باسەکە ئەو کدەی نییە وەکو کدەیەشی ڕەمزی کە هەمومان لەوە تێگەیشتون کە شتێکی ڕەمزیە، بەڵکو کێشەکە هەنگاوەکانی پشت ئەم کردانەیە کە ئۆجلان و قەندیل دەینێن، واتە ئەو هەنگاوانەی کە لە ئایندەیە ئەندێت. پێشووتر من بۆ خۆم لەوە دواوم شەڕ و شۆڕش و هەڵگەڕانەوە هەتا هەڵچوونی جەماوەری هەتا ڕاپەڕین هەموو ئەمانە لە پێناوی سەقامگیری و لە پێناوی چەسپاندنی ئاشتی و ئازادی و خۆشگوزارنی بۆ خەڵک. هەڵبەتە جەنگ لە پێناوی مانەوە و ئاشتی و ژیاندایە. جا چ لەوە باشترەکە ئەگەر بە ڕێگای گفتوگۆ چارەسەر بکرێ، ئیتر ئەم گۆڕستانانە ئەوەندە فراوان نابن و ئەم هەموو وێرانیە نابێت و ئەم هەموو کوشتنە، ئەم هەموو شەیدکردنە، ئەم هەموو کچ و کوڕە جوانە نابنە قوربانی. ئینسان ئەتوانێت لە گۆشە و کەنارێکە بۆ خۆی خەریکی ژیانێکی شەرافەتمەندانەی خۆی بێت. کەواتە هەموومانە بێ ئەوە بزانین کە گەلی کورد بە درێژایی مێژوو وادار کراوە بەوەی کە چەک هەڵگرێت، واتە خۆی نەیویستوە چەک هەڵگرێ بەڕاستی، بەڵام مەجبور کراوە لە پێناوی مانەوەی خۆیان کە چەک هەڵگرێ. ئەگەر چەکەکانیش نەبوونایە دەمێکە بوو داگیرکەران ئێستا یەک تاکە کوردیان بە پێوە نەهێشتە بوو و هیچ کاتێ داگیرکەران سڵیانەوە نەکردوێتەوە بۆ پاکتاوکردنی کورد. بە درێژایی 100 ساڵی ڕابردوو هیچ چەکێک، هیچ زیندانێک، هیچ شتێک نەماوە کە داگیرکەرانی هەر چوارپاچەی کوردستان نەیان کردوێ لە بەرامبەر گەلی کوردە بەڕاستی، بەڵام گەلی کورد هەر بە پێوە ماوەتەوە. ئۆجەلان ئەگەر ئەو مێژووە من ناچمەنەوە مێژووەکە، بەڵام وەکو سەرخەتێک پێتان دەڵێن بەڕاستی، ئەگەر ئۆجەلان کاتێکە هات دەست بەکار بوو بۆ نمونە لە وەکو قوتابێکی زانکۆ، کورد بە هیچ جۆرێک گیانی تیان نەمابوو، هەموو شتێکی لە ناو چوو بوو، پایەماڵ و وێران، چەوسانەوە، نکۆڵیکردن لە هەویەی، لە بوونی، لە هەموو شتێکی، لە زمانی، لە کەلتوری تا لووتکە ڕۆیشت بوو. تەنانەت کانیاوەکانی زۆرێک لەو بەشەی کوردستان هەر هەمووی چیمەنتۆڕێژ کرابوو بۆی کە ئاویشی لێنێت. ئەو هەواڵەکانی توانیان بە خوێنی دەیان هەزار لە کچ و کوڕی گریلای کورد لەو نیشتیمانەیە کارێکن کە ئەمڕۆ ئەردۆغان خۆی بڵێ برا کوردەکانمان وەرن بە ئاشتی کێشەکانمان چارەسەرکەین. ئاوا ئەڵێت دەی زۆر باشە، مادەم ئاوایە بفەرمونون کێشەکانی کورد چارەسەرکەن لە باکووری کوردستان ناوچەکەیە. نایشارمەوە من لەگەڵ زۆر لە خەڵکا قسەم کردووە و من و زۆربەی خەڵک نیگەرانن لەم قەزیەیە بەڕاستی. نیگەرانیەکانمان لەوە نییە کە باوەڕمان بە ئاشتی و بەیەکەوە ژیان نەبێ، بەڵکو نیگەرانیەکانی هەموو کورد ئەمڕۆ لەو هەنگاوانەی پەکەکە ئەوەیە کە باوەڕ بە تورکیا ناکەن، واتە باوەڕ بە گەلی تورک ناکەن کە بێتە پای چارەسەری مەسەلەی کورد.
واتە نیگەرانەکە لێوەیە خۆ ئەگەر هات ئەوە شتێکی باشە بەڵام نیگەرانەکە بەڕاستی ئەلێوەیە ئەگەر هەنگاوەکان بنێن و ئاشتی بچەسپێنن و مافەکانی کورد دەسەبەر بکەن لانی کەم کورد هەنگاوێکی باش ئەچێتە پێشەوە لە مێژوە بەڵام بەڕێی ئارام ئەحمەد ئەمە هەمووی نییە بەڵکو یەکەم هەنگاوە ئەڵێم لە ئەگەری ئەم سەرکەوتنایە لە ئەگەری ئەوەیە کە دەوڵەتی تورک وەڵام بە خواستەکان بداتەوە ئەمە ئەکاتە یەکەم بزمار یا یەکەم هەنگاوی مێژووی گەلی کورد بۆ چارەسەری بەڵام ئەگەر سەر بگرێ باشە ئەگەری سەر نەگرێ ئەوە هەمومان ئەبینە شاهیدی گەلە کۆمەیەکی نێوتری نێودەوڵەتی درۆیەکی گەورەی مێژووی گەورە زلهێزەکان هینی هەموو کورد لە هەر چوار پارچەکەیە ئێوە ئەمڕۆ بێن سێری وەسعی باشووری کوردستان کەن ئازیزانی ئارام ئەحمەد بزانێکن هیچ شتێکی بەسەر هیچەوە نەماوە لە دوای 35 ساڵ بەڕاستی ئەویش ئەگەڕێتەوە بۆ یەکێتی و پارتی بە تایبەتی بنەماڵەی تاڵەبانی و بنەماڵەی بارزانی کە لە ماوەی ئەم 35 ساڵەیە یەک هەنگاویان نەنا ڕووبەوەی کە ئەم گەلەی ئێمە بگاتە شوێنێک 35 ساڵ ئەمانە نەیانتوانی حکوومەتێکی یەکگرتوو دروست بکەن نەیانتوانی دەستورێک بنووسن نەیانتوانی لەشکرێکی نیشتیمانی بەهێز کە بتوانێت دیفاع لە گەلی کورد و نیشتیمانەکەی بکات لە هەرێمی کوردستانە نەیانتوانی ئەمەش بکەن نەیانتوانی دەستگایەکیان هەبێت کە دەستگای ئەمنی بێ وەکو زانیاری و پاراستن و ئەلەم بابەتانە بەڵام دەستگایەکی یەکگرتوو نەیانتوانی حتا پۆلیسی مرور پۆلیسی ئاسایی بتوانن ئەمانە یەکگرتوو بکەن بەڕاستی بۆیە بەڕێی من و بەڕێی مێژوو یەکێتی و پارتی گەورەترین زەربەیان لە مێژووی ئێمەیاوە لە هەرێمی کوردستان ئەم دوو حیزبە یا ئەم دوو کۆمپانیایە بەڕاستی حرمەتم بۆ هەموو ئێوە هەیە ئەمەندە بێشەرەف بوون ئەمەندە بێناموز بوون جگە لە قاچاقچێتی پارە کۆکردنەوە فەسادی ئەخلاقی فەسادی سیاسی درۆکردن تاوان و کوشتن زیندان بۆ لاوانی کورد نەیانتوانی هیچ شتێک بەڕاستی بەرهەم بهێن لە دوای 35 ساڵ تازە بە تازە خەڵک بە دوومان و بە سێمان موچە وەرناگرێت من ئاگام لە حاڵی خەڵکە کە چه حاڵێکیان هەیە بەڵام سەرانی پارتی یەکێتی و کۆمپانیاکانیان شاهانە ئێسش بۆ خۆیان بش هێندە سامانی ئەم گەلەیان دزیوە هێندە پارەی ئەم نیشیمانەی ئێمەیان دزیوە هەتا 1000 پشتی بەشیانەکە بەڕاستی منطقی تیان نییە لە دوای 35 ساڵ ئازیزانی من ئەم یەکێتی و پارتیە نەتوانن خۆیان لە ماوەی 2 مانگە لانی کەم نیو موچە بدەن بە خەڵکی کوردستان بۆی لانی کەم خەڵک نانەکەی هەبێ بخوا بەڕاستی لەکوێ دنیا هەیە بەڕاست تۆ دوو حیزب بەخوان ئەڵێن حکوومەت بەخوان ئەڵێن پەرلەمان 35 ساڵ تەمەنیانە بەڵام حکوومەتی عێراقی کە موچە نادا نەتوانن پارەی 1 مانگ بدەن بە هەردوولایەن باشە نەتوانن کاکە نیو موچە بدەن نیو موچە کابرای 500,000 هەیە 250,000 بنێ 200,000 بنێ نەتوانن ئەمەکەن ئەمە بەڕاستی حکوومەتە ئەمە بەڕاستی حیزبە لەگەڵ حکوومەت ما بۆ ئێوە ئەمە نرخی پێڵاوێکیان هەیە بەڕاستی ئەمە بۆ خۆی کالەساتی ئێمە ڕاستیە بۆیە ئەڵێم ئەو زەربەی کە ئەمانە لە ئێمەیان داوە بە تایبەتی بنەماڵی بازانێ بنەماڵی تاڵەبانی و هەموو ئەو کۆمپانیایانە کە خەریکی دزی درۆزنی بوون بەڕاستی لە مێژوان نمونەی نییە گەلێکی بندەست خاک دابشکراو پارچە پارچە بە بۆنەی هەلومەرجێکی نێودەوڵەتیەوە بە بۆنەی پەلاماری شوێتەوە بە بۆنەی هاتنی حکوومەتی ئەمریکا هاوپەیمانەکانیەوە تۆ هەلێکی بۆ بێتە پێشەوە ڕاپەڕینکەی بە دەوڵەتی ناوەند ڕاونی بەعز ڕاونی کەشی لە دوای 35 ساڵ هێشتا نەتوانی نیو موچە بدەی بە میلەتەکەت ئەوش فەزاحەتێکە بەڕاستی خەڵک چۆن تف ناکات لەمانە بەڕاست چۆن تف لەمانە ناکە کاکە من تێ ناگەم لەو میلەتی ئێمە کە بۆچی ئاوایە ناتوان ئەمشکە حتا ئێستا یەکێتی و پارتیش ئەوانەیشی کە ئیسلامیەکان بە هەر هەمویانەوە چونکە هەر هەمووی نۆکەری ئیطلاعاتی ئێرانی و میتی تورکی و بەخا و ئالم بابەتانەیە بە فشە ئۆپۆزیسیۆنەکانیشەوە کە ئێران بۆ نمونە کورسی بۆ هێناون شەهامەتیان نییە کە هەڵوێستێکی جدیان هەبێ لە بەرامبەر ئەو مەئسات و کوێرەوەرەی کە ئەمڕۆ ڕێخەی بە خەڵکی کوردستان گرتووە باشە ئازیزان یعنی هیچ عقلێک بەڕاستی ناتوانێت ئەمە قبول بکات ئەوەی کە ئەمانە ئیکەن حتا شەهامەتی ئەوەیان نییە بڵێن فلانە دەوڵەت وا ئەکا لە شیعەکان لە عێراقا کە ئاوا خەڵکی کوردستان ئابۆ دەردەبەرێ تووشی ئەزمەیان کە تووشی بێکاری و بێنانی و بێژیان و قوربەسەریان کە یەکێتی و پارتیش خۆیان ناتوان وەڵام بە هیچ شتێ بدەنەوە
باشە کاتی خۆشی کەسانێک هەبوون کە خۆیان بە گۆڕانەزانی ئەیانوت با چەند ساڵێک کاک مەسرور هین بێتە سەرۆکی حکومەت بزانین چیەکە تاقییان نەکردەوە وازانین شەربەتی میێوژە کاک باشنیە بۆیە هەمومان نەزانین کە یاریەکان چۆنە بۆی ئەمە ئەگەر ئەم هێرشانە ئاوا بێ ڕەنگە لە نەتیجەیە بەزەیری هەموو لایەکمان بێت بەرحەڵ ئەمە ئەگەڕێنەوە بۆ ئەچینەوە بۆ کاتێکی تر ئێستا تورکیا کە پەکەکە ئەم هەنگاوانەی ناوە کە ئۆجەلان ئەم هەنگاوانەی ناوە لە زیندانەوە دوای 24-25 ساڵ زیندانیە چەنەیە تورکیا هاتووە باسی چەکدانانی پەژەک و پەیەدە و پەکەکە و ئەنم بابەتان ناکرد باشە ئەگەر پەژەک چەکدا ئەنێ ئێران چۆنێت وەڵام بە خواستەکانی گەلی کورد ئەداتەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەگەر پەیەدە چەکدا ئەنێ بەڕاستی حکوومەتی دیمەشقی ئێستا چۆنێت وەڵام بە خواستەکانی کورد ئەداتەوە تورکیا بە هەمان شکڵ ئەگەر پەکەکە چەکدا ئەنێ ئەوەکە چۆن دێت وەڵام بە خواستەکانی خەڵکی کوردستان ئەداتەوە ئەردۆغانم بەیانی ئەیوت ئێمە لە هەولێر و لە کەرکووک و لە سێمانیشە هاوبەشین باشە مەگەر کورد ئەگەر بەم پێ بێ ینی بەم مقیاسە بێ ئەبێ کوردیش لە ئەنقەرە و ئەستەمبوڵ و هەتا لە هەموو شوێنەکانیکە بەڕاستی هاوبەش بێت بۆیە ئازیزانی ئارام محەممەد ئەگەر ئەم ئاشتیە جددی بێ وە تورک ڕاستکە وە کورد دەستی بە مافەکانی خۆی بگا هەنگاوێکی مێژوویە وەکو باسم کرد بەڵام بەڕێی من هەمووی نییە باشە بەڵام ئەکرێ ئەگەر ئەمە بچەسبێت بە پێی دەستور لە تورکیایە ئەکرێ لە 2 دەهەی ترا لە 3 دەهەی تریشا بێ لە 4 دەهەی ترا بێ کورد بتوانێت دەستی بە مافەکانی خۆی بە دەوڵەت بوون بگا بەڕاستی لە قۆناغی دووەمدا بۆیە ئەوەی کە ئێستا جێگەی نیگەرانی ئارام محەممەدەکانە و جێگەی نیگەرانی خەڵکی کوردستانە باش نییە کە ئەمانە چەکەکانیان دابنێن خۆیان وێران بکەن و تورکیا نێتە سەر پای ئەم مۆزوعە و وەڵام بە خواستەکانی کورد نەداتەوە بەڕاستی یعنی گرنتیەکی نێودەوڵەتی نەبێ بۆ ئەم مۆزوعە ئازیزان ئەو مانیفێستۆی ئۆجەلان باسی دەوڵەت نەتەوە ناکات لانی کام لەم قۆناغەیە باسی ناکە من بەمەیش تا حدێک ڕەزامەندم ئەگەر ئاشتی کۆمەڵایەتی ماف بۆ گەلەکەم دەسەبەر بکات لە باکووری کوردستان ناوچەکەیە چونکە ئەگەر کلیلی دەوێت ئێوەمان ئەو قسەیەمان کردووە ئەگەر کێشەی کورد لە باکوورە لە تورکیا حەل بکرێ واتە کلیلی کێشەی کورد لە هەر 4 پارچەکەیە بەرەو چارەسەری چووە و بەرەو حەلی چووە بەڕاستی تا لە ئێرانیشە لە ڕۆژهەڵاتی کوردستانیشە باشە هەمووشمان ئەومان پێخۆشەکە ئاشتی جێگای شەڕ و وێرانکاری ئەمانە بگرێتەوە لە قۆناغی دووهەمیشتا وتم پێشیش وتومە دەکرێت هەنگاو بنرێ بۆ لەتکردنی تورکیا و بۆ دامەزراندنی دەوڵەت نەتەوە بۆ گەلی کوردستان من لێرەوە بە هەموو لایەک ئەڵێم ئەوەی کە دژی دەوڵەت نەتەوەیە یان بە کلێی جیلاوی داگیرکەرانە یا بەڕاستی گەمژە کراوە باشە لەم دوو خاڵە بەدەر نییە باش نییە بەڕێی من حرمەتم بۆ هەمولایەتانەیە ئینسانێکی بێناموسیشە بەمانای کەلیمە چونکە تەواوی گەلانی دنیا باشە دەوڵەت نەتەوەیان هەیە بەس کورد نیەتی لەسەر ئەم گۆی زەوی خۆشەویستان نازانم بۆچی بۆ هەموو دنیا ڕەوایە بەڵام بۆ گەلی ئێمە ڕەوانیە کە خاکەکەی پارچە کراوە لە مێژووە و مێژوویەکی هەزاران ساڵیشی هەیە لەسەر زەویەکانی خۆی باشە لەوە تێناگەم بۆچی بڤەیە لەسەر خاشی خۆمان سنوورێکمان هەبێ ئاڵایەکمان هەبێ زمانێکمان هەبێ فەرهەنگێک کە هەمانە باشە جاکە ئەمە بوو بە هەموو گەلانی فارزیە تورکیە عەرەبیە فڵانیە لەگەڵ ئێمە بژی هیچ کێشەیەکمان نییە ئازیزانی ئارام محەممەد هۆڵەندا ئێستا ڕەنگە دەیان نەتەوەی تێدا بێت باشە بەڵام ئەم وڵاتی هۆڵەندایە وڵاتی هۆڵەندیەکانە ئەم نیشتیمانی کە ناوی نیشتیمانی هۆڵەندایە نیشتیمانی هۆڵەندیەکانە نیشتیمانی ئارام محەممەد نییە کە جنسی هۆڵەندیشی هەیە باشە هەزار جار من ئەوم هەبێ حتا مناڵەکەیشم هەر نابێت بە هۆڵەندی بەڕاستی چونکە ئەم خاکە ئەم وڵاتە هینی هۆڵەندیەکانە ئاڵمان هینی ئەڵمانیەکانە سوید هینی سویدیەکانە باش نییە ئەمە هۆڵەندایە منی لێ ئەژیم سیستەمی خۆی هەیە زمانی خۆی هەیە باشە یاسا و دەستور و قانون و هەموو شتەکانی خۆی هەیە باشە مەلیشی خۆی هەیە بەیانی من وەکو ئارام محەممەد ئەتوانم ببم بە ڕێز وزەرای ئەم هۆڵەندایە بەڵام من
تەنها مۆزەفێکم بەڕاستی ناتوان دەستکاری هیچ شتێ بکەم باشە من مۆزەفێکم 4 ساڵیە 8 ساڵ شانسم ئەبێ ئەبم بەڕێوزەرە وەکو مۆزەفێ ئیشەکانی خۆم جێبەجێکەم یا وەکو سەرۆک پەرلەمانی ئیشەکانی خۆم جێبەجێکەم بەڵام دوجار وڵاتی هۆڵەندا نیشتیمانی هۆڵەندا باشە چوزانم زمانی هۆڵەندا هەموو شتێکی باقیە بۆ هۆڵەندیەکان لە حەقیقەتە بۆیە کوردیش وەکو هەموو نەتەوەکانی تر بەڕاستی مافی خۆیانە کە خاوەنی دەوڵەتی خۆیان بن وەکو نەتەوەیەک وەکو گەلێک بەڕاستی جا دوای ئەوە کێتیاژی وەکو ئێستا ئێمە هەمومان هاتین لە هۆڵەندا ئەژین و کێشەیەکمان نییە لە ئەڵمانیا ئەژیت ئەفغانیە نازانم ئێرانیە عێراقیە تورکە سۆماڵیە هەر کەسێک هەیە بەڕاستی یەک بۆ خۆی لێرە ژیانی خۆی ئەکات و ئازادیشە و کێشەشمان نییە لەگەڵ ئەمەیە با ئێمە وڵاتێکمان هەبێ بەڕاستی ئەمە ئەبێ بێتە دی بەڕاستی خەڵکی کورد نابێت دابنیشێ بڕوا بۆ بێنێ بڵێ ئێمە با بۆ نمونە لەگەڵ ئێرانە ئاوا بژین و لەگەڵ تورکیا ئاوا بژین و ئەرمەتە دوجار ئەم میلەتە ئەبێ ببێ بە خاوەنی کیانی خۆی بەڕاستی ئەکرێ لە قۆناغیەکە کە ئێمە لە تورکیا بە تایبەتی لە ئێران باشتر بووە لە عێراق باشتر بووە لە عێراق ئێمە لە دوای سەردەمی شێخ مەحموود ئەوانە و دوای دروستبوونی عێراقەوە هەمووتان نەزانن کاکە ئێمە کۆڕی زانیاری کوردمان هەبوو لە بەغایە باش نییە ئێمە دەیان گۆڤار و ڕۆژنامە و تەلەڤیزیۆنی کوردیمان هەبوو بەڕاستی من ئێستا ژۆکو گەنجی تازە پێگەشتێکی ئەو سەردەما ئەو شتەی کە لەو سەردەمانە بڵاو ئەبووە لە بواری مێژووی ئەدەبی هونەری زانستی لە ماوەی ئەم 35 ساڵی ژێر حکوومەتی بەناو کوردیە تا ئەوانە بڵاو نەبووەوە بەڕاستی حتا گۆڤارەکانی ئەو سەردەما ڕۆژنامەکانی ئەو سەردەما سەنگینتر بوون لە گۆڤار و ڕۆژنامەکانی ئەم سەردەمەی کە یەکێتی و پارتی تێدا بەڵادەست بوون حتا لە مەیدانی فلیمە لە مەیدانی درامایە لە مەیدانی چیرۆکی تەمسیلی و ئەم بابەتانە لە دوای 92ەکەوە هیچ چیرۆشێکمان نییە خۆی بە شانبا لە شانی بۆ نمونە خولە چەخماخە باش نییە یان لانەوازان نیمانە باشان لەشانی ئەوانە بدا چونکە ئەوانە هەمووی داهێنانێکیا کراوە بەڵام ئێستا هیچ نییە هیچ شتێک نەکراوە بەڕاستی باش نییە ئەو شیعرانەی کە لەو سەردەما بڵاو ئەبووە لە دوای ڕاپەڕینەوە ئێمە خاوەنی دەقێکی شیعری بۆ شکاڵنین بەڵێ ژاوڵە زۆر شتی تریش لە حەقیقەتە هیچمان نییە لە ماوەی ئەم 35 ساڵەیە کۆمەڵێک بەناو کارکتەرژن و پیاو هاتوون خەریکی پارەکۆکردنەوە فەسادی بوون بە ناوی هونەرەوە هیچیشیان هونەرمەندی نیان بە دەگمەن تیاکی هونەرمەند بێت هیچ دەقێکیشیان نییە کە بەڕاستی ئینسان بڵێ ئەمە دەقێکی هونەریە لە واقع خۆشەویستە ئەمانە هەمووی حەقیقەتە هەموو کەسی ئەم ڕاستیان نابینێت باشە بۆیە من لە کۆتا ئەو بەشەما تەمەنا ئەکەم هیوادارم کە کورد دەستی بە مافەکانی خۆی بگا و دەوڵەتی تورک وەڵام بداتەوە بە خواستەکانی خەڵکی کوردستان و گەلی ئێمە وەکو گەلی کورد خاک پارچە پارچە کرا و گەلێکی شەڕەنگێز نییە چەکی بۆ جوانی هەڵ نەگرتووە بۆ پیاوکوشتن هەڵی نەگرتووە باش نییە هەڵی گرتووە بۆ ئەوەی کە بتوانێت لەو ناوچەیە ئاشتی بەرقەرار کات ئێمە نە دوژمنی گەلی فارسین نەهی گەلی عەرەبین نەهی گەلی تورکین بەڕاستی باشە ڕژێ حتا ئەوانش دژی ئێمە نین بە تایبەتی تورکا تۆزێ فاشسمی زۆر تێ تۆزێنە زۆر فاشزمە تورک بەڵام فارسەکان و بۆ نمونە عەرەبەکان بۆ شکڵە نین لەگەڵ گەلی کوردانی ئەوەندە فاشز نین وەکو دەڵاتی تورک فاشستە بۆیە هیوادارم کە کورد دەستی بە مافەکانی خۆی بکە و بەڕێگەی ئاشتی لەم قۆناغەیە لانیکەم وەکو بەوردی باسم کرد کورد دەستی بە کۆمەڵێک شت بکە و تورکیا و ئەردۆغان وەڵام بدەنەوە بە خواستەکانی خەڵکی کوردستان یەک بابەتی کەشتان بۆ باسەکەم و ئیتر بەجێتانی هەڵم ئازیزان و خۆشەویستانی ڕام ئەحمەد ئەم ماوەیە کە قسەم نەکرد بەڕاستی هەم کێشەی فەیسبووک و ئەوانم زۆر هەیە و هەم مەرج نییە ئینسان لە هەموو شتێکا قسە بکا بەڕاستی دوو بەردبەیدێکەوە من بێم قسە بکەم ئەمە منتەقی تیان نییە بەڕاستی ئینسان نابێت زۆر بڵێ باش نییە نابێت بەڕاستی زۆر بڵێت ئەم شتە ڕوویا لە منتیقی هەولێر و ئەوانەیە ئەم کابرای هەرچیەکە بۆ نمونە فەیسبوک و سۆشیال میدیایە پڕ بوو لە قسە و ئارە وڵا گشتی بۆ هەر بەڕاستی شتێکم نووسی و تەواو هەر گەڵتم بۆ مۆزوعانەیە لاقەدا چونکە کە بینیم کابرا سێژنی هەیە یەکی 1 کیلۆنی و ئاڵتونیان پێوەیە ئیتر زانیم یاریەکە چۆنە کە بینیم لەسەر بیری نەوت دانیشتووە زانیم یاریەکە چۆنە کە هۆڵەکەیم بینی ئەمە ڕسمی مەنام سەفایە 3/4 ئەمە هی مەسعود بازرگانی 3/4 ئەمە هی مەسرور 3/4 ئەمە هی نێچیرە 3/4 ئەمە هی ئیدریس بازرگانی 3/4 تاقەتم نەماسە ئەو مۆزوعانە قسەکەم ڕاستی باش نییە ئینسان ئەبێت تۆزی عاقڵ بێ عاقڵ باش نییە ئیتر لەوە تێگەیشتم کە ئەم یاری هیچ نییە یاری پارە و عەرزە و ئەلم بابەتانەیە و هیچ قیمەتێکیشی نییە بۆیە هیچ شتێکم لەسەر ئەو مۆزوعانە نەوت وەقەتیش من ناشمە ناو ئەو یاریە مناڵانانەوە بەڕاستی کە کۆمەڵی خەڵک دائانیشێ
من لوتي أقم لراسي لهستي كومالك برادر وعالم بابتانا أما نديان رغلبنا مالي بازانية أو نديان رغلبنا مالي بازانية أقل مالي قلشونك هو بيت وجهركي برجي بابنا مالي بازانية على عكس الله ولا مالك بيت عكس الله ولا جهرك بيت بهوا جهلي شي عظيم وجهلي شي خوشة كما دمت شوتا جستي بنا مالي بازانية من لمتي أقم خوش يسان والله أمانة كومالك كاين رشتي روتيني براسي هجنية إن جاء أسمس الموضوع يا عزيزة بابيتان خمو ساري بار هەمووتان لەبیرتانێت شەوێک پاڤڵ تاڵەبانی هەستا خۆی و یەکێک لە پیاوەکانی باسی ئەوە ناکەم کە یەکێتی پارتی چەتەن و فڵان و ئەوە هەمووان ئەوە ڕاستی ئەزانین هەستا لەگەڵ کەسێکا کە کۆیلەی خۆیەتی چوونە سەر چنار دوو بە دوو ڕۆژ نۆ کۆی سارە بیرمە هەمووتان بیرتانە خۆشەویستان بەڵام بیرتانە خەم دوای ئەوەی کە بەس سەرچنارە گەڕان هەندێ باڕ و دیسک و شوێنی فەسادی و ئەم بابەتانە کە هیچ خۆیان بوو پارەیان پێپەیا کرد گواسیانەوە بۆ شوێنێکی تر دوای ئەمە کاکە لە سۆشیال میدیا و تیڤیەوە کردیان بە هەڵا گەورەترین ڕیکلامیان بۆ کرد گەورەترین بانگەشیان بۆ کرد ئەی بژی پاڤڵ تاڵەبانی ئەی بژی دەستەکانی خۆش کورە ئەمە دژی فەسادیە کورە ئەمە کاکە کابراایشی دینی ئایانە 28 کورە بە ئیمامی حوتەمە ئەمە کاکە لە ژیانیشیان پاڤڵ هەر نازانێت نوێژ چییە هەر نازانێت فاتیحە چەمە گەیسە فێریان کرد بێ هەر بە درۆ بەڕاستی باش نییە کاکە وایان لە پاڤڵ کرد کورە پاڤڵ دژی بی ئەخلاقیە کورە پاڤڵ دژی فڵان و فیسارە ئەی هاوار باش نییە ئیسلامیەکانیش لە هەمویان داماوتر و قوربەسە کە نانی ڕۆژە خۆن هەمویان کەوت لە شوێن بانگەشەی پاڤڵ تاڵەبانی کە پاڤڵ تەواو شنەنەی داخست فەسادی نامێنێ بی ئەخلاقی نامێنێ فڵان و فیسان نامێنێ کاکە پاڤڵ کاکە هەتا ئێرەی سەوزە باش نییە ئەمەنەی شاڵی سەوز و شت بەستووە ئەمە هەر جێگەی بە هەچی شێخ و مەشایخ و پیاوچاکی دینی هەیە لە مێژووە جێگەی بە هەمویان لێش کردووە پاڤڵ تاڵەبانی باش هەموو ئەمافرینانی پاڤڵ تاڵەبانی کرا باش نییە بیریان لەوە نەئەکردەوە کە لە ژێر سایی بنەماڵی تاڵەبانی و پاڤڵ و قوباد و ئەوانەیە یاسەکردایەتی یەکێتی بە کۆن و تازەوە و یا بنەماڵی بازانیە چۆن ئەم کۆمەلگایە غەرق بووە لە تریاک و لە فەساد و لە سێکس و لە هەچی ناشینی و هەچی بی ئەخلاقی هەیە کە لە دنیای هەیە بەڕاستی باش نییە پاڤڵ عاقڵانە کاری خۆی کرد چونکە ئازیزانی ئارام ئەحمەد لە ناو هەموو گەلێکی دواکەوت و نەزانە وەکو گەلی ئێمە خۆشەویستان جایکەوتومە یەکەم شاعیری زۆرە بێت باش نییە چونکە بۆ لەبەرەوەی کە ناتوانن شتی زانستی و شتی فکری و معریفی ئەوانە باسکەن زۆر بێ بە شاعیر ئەمە یعنی لە ناو هەموو گەلێکی دەبەنگە شاعیر زۆرە بڕۆست بڕۆ بە درێژایی مێژوو بزانە وایە یاوانیە لە ناو گەلە زیندوەکانە کەمترین شاعیر هەیە بەڵام شاعیر لوتکە شاعیری باشە لە ناو گەلی دەبەنگی وەکو گەلی باشوورە دوو گوتار هەن زۆر تەئسیر لەسەر خەڵک دائەنێن گوتاری کودایەتی لەگەڵ گوتاری ئاینی ئێستا ئاینەکە زاڵترە لەبەرەوەی حەماقەت زیاترە خۆشەویستانی ئارام ئەحمەد یعنی ئەتوان باش خەڵک بخەڵەتێن ئەوانەی کە بازرگانی بە ئاینی پیرۆزی ئیسلامەوەکەن چونکە زۆرترین پارێتیایە باش نییە ئاین ئەمڕۆ باشترین بزنسە لە باشوورە باشە کە هیچی خوداپەرستیش ناکە هیچی چاکەکاریش ناکە تەنها بۆ خۆشیاندنە تەواوی ئەو ڕێکخراوانەیە کە بە ناوی ئاین و بە ناوی خێرخوازیەوە کارەکەن هەر هەمووی خەریکی دزی و فەزی و پارەکۆکردووە خۆشەویستە باش نییە بە ملیۆن دۆلار بدزە بە ئاشکرا بەڵام بڕۆ لەم پارەی دزیە مزگەوتە دروست بکە هەموو کەسەڵێ تۆ پاکی ناڵێ ئەمە پارەکەی دزیوە ئەم کابرایە ماڵی خەڵکی خواردووە هەمووی حرامە لە جەزاکەڵڵا بە جەزاکەڵڵا مزگەوتی کردەوە بەڕاستی هەموو شەوێ بە پارەی دزی بە پارەی تاڵانی سێ کیژۆڵەی شاست تورتەکان خۆشەویستانی ئارام ئەحمەد باش نییە ئەمانە بەرە ژووی نووسنەکەتەوە بە دۆری خۆتا بیان گێڕە سنگیان پڕکە لە لیکی دزی سبەی ئێوارە بەرماڵی ڕابخە هەر لە خۆتەوە باش نییە نوێژێ بکە وێنەکەی بڵاوکەرەوە تۆ پاکیت جەزاکەڵڵا بەخوای پیاوی چاکە باش نییە بەهانە سەد بەرماڵەکە نوێژەکەیەکە بەخوا میمە ئیتر نازانێت دوێنە شەو چی کردو ئەم بێشەرەفە کاکە باش نییە نازانێ ئەم هەموو بی ئەخلاقی کردووە دوای یەت ئاواکات لەشی خۆ بفرۆشە ئاسانیە باش نییە وەکو ژنێ باش نییە لەشی خۆ بفرۆشە
سمت و مەمک و دەم و چاو پڕکە لە سیلیکۆن چی لێکی لێکە سەدان لێنە بڵاو بکەرەوە هەموو سم و مەمکی بە دەرەوە بێت باش نییە هەموو ئەمانە بە دەرەوە بێت باش نییە هەتا ناوکە پیشانی هەموو دنیای بدە دەستکاری کاری خوا بکە کە کاتی خۆی وێنەش یانی وێنەگرتن حرامە باش نییە بەڵام دەستکاری کاری خوا بکە کە لوتی بۆ دروستکردووی چاو و دەم و چای بۆ دروستکردووی سم و مەمک بۆ دەستکاری هەموو کارێکی خۆشکە باشە هەزاران شەو مەسئولانی یەکێتی و پارتی شێخ جەعفەرەکان هاوڕێی دارە شێخ نووریەکان باش نییە لەسەر سنگی هەڵپەڕن و سێکسکەن و ئەلەم بابەتانە دوای ماوەیە بڕۆ عەمرەیە بکە یەک سێڵفی ئاوە بڵاو کەرەوە ئەوە من لە عەمرم خۆشەویستان دوعای خێرتان بۆ بکەم دوعای چی خوا چۆن دوعای تۆ قبوڵەکە کاکە باش نییە هەموو خەڵک بۆیە نووسێ جەزاکە الله بەخوا ئەها چوو عەمرەی کرد باش نییە دوو بەنج لە عەمرەکەیەتەوە دەسەکاتەوە بە فەسادی و بێ ئەخلاقیەکە خۆشەویستە باش نییە ئێستایش بچمەوە سەر ئەسڵی باسەکەکە خودی پاڤڵ تاڵەبانی سەرچنار ئەفرۆشێت باش نییە ئەیکەن بە جێگای نیشتە جێبوون هەمووی ئەبێتە شینە دۆلار ئەچێتە قاسەکەی بنەماڵی تاڵەبانیەوە لێدە شەفیق باشە لێدە شەفیق لەم بابەتانەوە هاتوو خۆشەویستان ئەهاڵێ لە دوو لامەس و حەیرانم بە قووەی نازانم چی نازانم جارێک پاوڵیان کردە مەلایکەت جارێکیش جیفەنان پڕ کردە دۆلار بەوەی سەرچنارەوە سەرچنان نەدەبوو دەستکاری کرێ بە هیچ جۆرێ باش نییە نەدەبوو دەستکاری کرێ بەڵام ئاوایان لێکردووە بۆیە خۆشەویستان کاتێک کە خەڵک گەمژە ئەبێ بێ دەستی پاڤڵ خۆش بێ کە سوار ئەو مۆزوعانە بێ بەڕاستی ئێستایش کەس قسە ناکە کە سەرچنان ئاوڕوو دەکەن خۆشەویستان پاڤڵ و یەکێتی هەرچی قاچاقچێتی هەیە مەرجەکان هەمووی ئەکەن هەرچی نەوتەی فرۆش باشە قاچاقچێتی زێڕەکەن دەرمانەکەن فڵانەکەن سەرانیشێتی و ئالەم بابەتان و هی پارتی نەوت و گاز و فڵان و فیزەران بابەتانە خەڵکیش ئەوەتەکە موچەکەی ئەبین و موچەیان نییە هەرچی زەوی سلێمانی و گەرمیان و چۆ هەیە هەر هەمووی بۆ بە هەڵم هەر هەمی فرۆشەوە باش نییە بۆیە ئەوان ئەزانن کە چۆن خەڵک لێ ئەخۆڕن چونکە خەڵک داما و قۆڕ بەسەرە خەڵک بەس چاوی ئەبینێ بین ناکاتەوە بەڕاستی باش نییە چاوی ئەبینێ ئەمە زۆر کارە ساتە خۆشەویستان باش نییە بۆیە ئەم هەرومەجە ئاوا بێ ڕۆژێ دادێ یەکێتیش لەمان ئەسەرنەوە پارتیش ئاسەواری نامێنێ باش نییە چونکە ئەمانە هیچ خەمی نیشتیمان و خەمی ئایندە و خەمی ئەویان نییە ڕێک ئەڵێ ئەمانە دانراون هەرچی سامان هەیە بیجزن خۆشیان ئەزانن کە نامێن و ئایندەیان نییە بۆی کە شتێ بوو ڕاکەن ئەها 2016 بوو لەگەڵ ئێرانە کەس دیان نەما لە مەسەرێکی دوی پارتی هەمووی خۆی شاردەوە هەمووی لە کونا خۆی شاردبووە حەدەنگیان نەما بە هیچ جۆرێ بەڕاستی ئەینجا ئازیزان ناو سەرچنار و مەشتەلەکە و ئەو دوکانانێ ئەو ناوە هەر هەمووی چۆڵ کراوە نایدەنەوە بەکرێ و نایشیخەنەوە مزایدە باشە داویانە بەکێ بە کوڕەکەی شەوکەتی حاجی موشیر خۆشەویستان باش نییە بە موساتەحەی 25 ساڵ بیکا بە پرۆژە بۆ پارەپیاکردن بۆ خۆی و بۆ یەکێتی جا ئەم کوڕا ماوەیەک چوو بۆ لای ئەژی ئەمین بۆ هەولێر وێنەیەکی لەگەڵ ئەژی ئەمینا گرت و پەیامێکی یا بە پاڤڵ و قوبا تاڵەبانی کە ئەها ئەگەر ئەوم بۆ نەکەن ئەچم بۆ لای ئەژی ئەمین یا چوون بۆ لای ئەژی ئەمین ئەمەش بۆچی زۆڵەتیەکە بۆ پارەپیاکردن بۆ ژیفانپڕکردن بەڕاستی وەڵا ئەمانیش ڕێک چوون هێنایەنەوە بۆ سێمانی باش نییە ئەمە کوڕە شەهیدە عەلەساس دەبێت سوار هەموو مێژووی ئێمە بن باش نییە باوکیشی ئیسلامیەکان کوشتیان نەک بەعز بەڕاستی لە شەڕی ناوخۆیە سیاسەت و بازرگانی سیاست بووە بۆ کوتن بۆ بزنس و بۆ پارەپیاکردن گوایە ئەم نوێی ئەکاتەوە بەکرێ و بە بەشی سیاحەتی لێ ئەدا و بەشی خۆشی هەڵەگرێت باشە خۆشەویستانی ئارەمە ئاوا ئەمانە خەڵک دەوڵەمەندەکەن و خەڵکەکەن بە خاوەنی پارەی زۆر بەڵام موچەیش نییە بۆ خەڵکە داما و قوڕ بەسەرە باشە دوکانەکان مەشتەلەکەیە چییە بەس سێرانگای نۆرۆزیتیان نییە چونکە ئەویشیان کردووە بە تاپۆی ڕەش کردویانە بە ناوی کابراک و بە ناوی نەورۆز باش نییە لە کاتێکە هەمومان ئەو ڕاستی ئەزانین باش نییە کە ئەو مەشتەلە و ئەلەم بابەتانە هێنی ماڵی جەلال خەفافە جەلالی جەمال خەفاف و خێزانەکەیان ڕاونا لە کوردستانی سلێمانیە دەریان کردن هاتن بۆ سویسرا بەڕاستی کۆتایان پێهێنان ماڵەکەیشان هەموو عەرزە و باخ و ماخیان داژی کرد و بردیان بۆ خۆیان خۆشەویستان ئەو نادیانەی لەسەر جادەکانی سەرچنان هەمووی تایە لای هۆڵی ئۆسکارە چییە بۆ خوارەوە هەر هەمیان داوە بەم کوڕە بۆ پارەپیاکردن بەشەکەی تری سەرچنار کە ئەبێتە کارگێکی منتۆی کۆن و تەنیشتی تافگە کە جارجارە کاتی خۆی منە چوون بۆ خۆم لێ دانیشم هەتاواکو و پێی ئەڵەن سیتی سینەما باشە پشتی ئەوە هەتا سەدەکە دراوە بە دوو فشە دەوڵەمەند دەستی دوو بۆ پرۆژەی نیشتەجێبوون باشە دەوڵەمەندەکانیش چێن خۆشەویستان دوو سوالکەرەوە بەس
هەمووی هیبنەمای تاڵەبانیە خۆشەویستانی ئاغا محەممەد باش نییە گوایە 6,000 یەکەی نیشتەجێبوون یا کەمتر یا زیاتر لێ دروست ئەکەن تاوەر و شوقە و ڤێلا بابەتانە لۆت کوێر بن سلێمانی هەر هەمووی بووە بەچی بە شوقە و بە عەرزە و بە خان و ئالم بابەتانە خەڵکیش موچەی نییە خۆشەویستان بیخوات ئێ باشە یەکێتی و پارتی ئێوە 35 ساڵە هەن دەوڵەمەندەکانی کوردستان زەلامتان هەیە کاکی خۆی کاکە نان و قۆبچەیە خوارد سانتی پێ نەبوو لە ماوەی 10 ساڵە بۆ بە خاوەنی 10 ملیار دۆلار بە هەمووتان ناتوانن بە نمونە ئەم هەرێمە ڕابگرن پارەی کاکە هەر نیوە موچە بن بە خەڵکی فەقیر و هەژار و خەڵکی داما و قوربەسەر بە پێشمەرگە و بەچۆ ئالم بابەتانە ناتوانن ئەو کارە بکەن یاخوا داڕشن یاخوا داڕزن باشە یاخوا یەکێتی و پارتی خوا لەو ڕسواتتان کە ئاوا بڕوات ڕۆژێ دایە خۆشەویستانی ئاغا محەممەد ئەو یەکێتی و پارتی ئاسەواریان نامێنێت ئەبێ بە عیبەیتن ها ئەبێ بە عیبە یەکێتی و پارتی بەڕاستی خۆشی بوو بە عیبە بەڵامی تر کە ئەم دەساتیشیان نەما تەواو چون کەسیان لەگەڵانی خۆشەویستان قەسەم بەخوا ئەوەی کە لەگەڵ یەکێتیە لەبەر پارەیە ئەوەی کە لەگەڵ پارتی لەبەر پارەیە ئینە لەبەر هیچ شتێکی تر نییە خەڵک مەجبوریشە کاکە پارەی پێ نییە ئیش و کاری نییە هیچ شتێکی نییە باش نییە هەولێر باشترە ئاها قسە ناکە چونکە هەولێر لەگەڵ عێراقا پەیوەندیەکانی هەیە لەگەڵ تورکیا و لەگەڵ برایم خەیل و ئالم بابەتانە هەیەتی هەر شارێک پەیوەندی بە مووسڵەوە هەبێ بۆ مەسائلی ئابووری ئەتوان ئەبوژێتەوە هەولێریەکان خۆشبەختانە وەسعیان باشە ئیش و کاری تایە جوڵەی تایەشی تایە بەڵام ئەوەی کە وێرانەیە سلێمانیە دەڤەری سلێمانیە دەڤەری گەرمیانە دەڤەری ڕاپەڕینە باش نییە لە لایڤێکیشا باستان بۆ ئەەکەم کە چۆن منتیقی کفری و چۆچی و ئالم بابەتانە ناحیە قەرتەپەوانە هەمووی فرۆشرا بە حکوومەتی عێراقی و هەمووی چووەتە حکوومەتی عێراقی لایڤی ئایندەیە ئینشاڵڵا ئەوشەم بۆ باسەکەم خۆشەویستان بەداخەوە بەڕاستی لە دوای 35 ساڵ ئەمەیە یەکێتی و پارتی کە ئەمان بۆی بەرهەمێنە بەڕاستی من لەوە زیاتر قسە ناکەم بەداخەوە فەیسبوک لێم ناگەڕێ یەکێتی و پارتی ئەم هەموو پارەیان دزیوە خۆشەویستان ئەم هەموو میدیایان هەیە ئەم هەموو تەلەڤیزیۆنیان هەیە ئەم ئارا مەحمەی قوربەسەر لە دوای 30 ساڵ لە هۆڵنداوە کە ئاوارەی ئەم وڵاتانیش بووم مۆبایل یەکەم پێ قسەی دیەکەم لەم فەیسبوکە وازم لێ نایەنن باش نییە تاو ئەمە چەند ساڵ لە 2009 کە سوۆشیال میدیا هەبوو هاتوومەتە ناو پاڵتاکم بەجێ هاتوومەتە ناو ئەم فەیسبوکەوە خۆشەویستان دەیان جار پیجم دروست کرد بۆ 300,000 بۆ 200,000 پەت پارەیان بە فەیسبوک و پیجەکەم پێداخن لە خوتو خۆڕایی یعنی ئەوەندە شەریف نین بڵێن کاکە دەبایش قسەی خۆی کاکە خۆ قسەکانی خراپ نییە ئەو قسانە هەمووی ئێرەم حەقیقەتە قەسەم بەخوا خوش ئەزانێت کە قسەکانی ئاغا محەممەد ڕاستە باش نییە کەواتە ئەمە ڕاستیەکان بوو کە من لەو دوو بەشا بۆم باسکردن لە بەشی ئایندەیشا یەم لەسەر ئەوە قسەکەم کە چۆن ئەو گوند و قەرەتەپە و نازانم جەبارە و نازانم کۆکس و ئەمانە چۆن هەمووی خرایەوە سەر عێراق و کەسیش هەڵبێسینی لە بەرامبەریە ڕۆژ بە ڕۆژ بس خاشی کوردستان ئەچێتە سەر حکومەتی عێراقی جایشتە هەمومان عێراقین ئێگەر عێراقین جاقیچێکە لەسەر هەرێمی کوردستان بێ تۆ بۆچی ئەو شوێنە بێ بۆ خۆت جاوا لە شوێنێکە خوێنمەوە خۆشەویستان مەجموعەیەک گریلای پاکەکە لە شاخێکا بن لە قەتپاڵێکە جەماعەتی پارتی ئەچن بۆ لای عەبدوڵڵا ئۆجلان باسیەکە لە بیقا ئەچن بۆ لای پاکەکەکان بۆ لای گریلاکان ئەڵێن ئێوە چیەکەن لەم شاخەیە ئێمە هەمومان کوردین ئێمە شەر کوردین ئێوە شەر کوردن ئێوە بڕۆن قەیچێکە با ئێمە وەکو پارتی لەم شاخابین ئەوانش ئەڵێن ئۆکەی دێ زۆر باشە مادەم هەمومان کوردین ئەوانە بەجێ هێڵن دڵساف و ئەوان نابن بەجێ هێڵن ئێن بە پارتی کە ئەمە ئەگاتەوە بە عەبدوڵڵا ئۆجلان ئەوش لە بیقا پیان ئەڵێ باشە ئێوە بۆ جوابتان نیانەوە بە پارتی بڵێ باشە ئەگەر ئەم شاخەهی هەمومان و ئێمە هەمومان کوردین و ئیجا بۆ ئێمە لێرە نەبین بۆ ئێوە بێنیانی هونەرەکەی دەچیە بەڕاستی ئەمە عەقڵە لە حەقیقەتەکە ئاوەڵام باتەوە بۆیە ئەگەر ئێمە عێراقین بۆ کەرکووک هەرێمی کوردستان نەبێ کاکە بۆ مادەی 140 چارەسەر ناکەن خۆشەویستان وانییە ئێمە هەمان عێراقینین ها بۆچی ئەچن بۆ نمونە ناحی قەرەتەپە و نازانم چۆچوانم جەبار و ئەمانە خەنە سەر حکومەتی عێراقی ئەگەر ئێمە عێراقین و هەر هەمومان عێراقین کاکە کەواتە ئەمە درۆیە کەواتە ئەوان درۆکن لەگەڵ ئێمەیە بەڕاستی ئەوان درۆکن لەگەڵ هەرێمی کوردستان و خاک بس بە بس خاچی هەرێمی کوردستانیە بەڕاستی ئەوان درۆکن ئەوان نیازیان خراپە تاو من باسی ناکەم لە ئایندا بۆتان باسەکەم ئەوە لە چەند ڕۆژی ئایندای خۆشەویستان من حرمەتم بۆتان هەیە خواتان لەگەڵ هیوادارم کە زۆر باش بن ئاسوودە بن ئەوە دەقی قسە و باسەکانی من بوو خۆشەویستانی من بەخێر خواتان لەگەڵ سپاس بۆ هەر هەموو لایەکتان خۆشەویستان بەخێر وێنێ